کە لە نووسینی شاعری گەورەی کۆچکردووی گەلەکەمان مامۆستا حەسیب قەرەداخیە کە تایبەت بۆ ڕاپەڕین نووسراوە. ئێوارەتان باش و بەخێر بێن. ڕاپەڕین لووتکەی شانازەکانی میلەتێکە. ڕاپەڕین بەری ڕەنج و تێکۆشانی دەیان هەزار گەنج و پێشمەرگە و زیندانی سیاسی و قەرەبووی ئەنفالەکان و کیمیابارانی هەڵەبجە و سێوسێنان و بالیسانە. ئەزانم ئای ئازادی تۆ هەر هاوارەکەیت و لە ناو وڵاتی خۆتدا و کەچی کەس دەنگت نابیستێ. ئەزانم ئێوەش هەموو بێزارن بێزار لەو هەموو تیغی سەربڕین و لەو هەموو ڕەشەبای ڕقە و لەو هەموو دارستانی تۆڵەیە بێزارن لەو هەموو حکایەتە ژەنگرتوانەی کە لە منداڵیەوە جوان تەفرەداین، چاویان لێ دزین و هەستیان بە سڕبوون سپاردین. لە سوێرای عەشق و خەمە من بەسرا بەم خاکە و نیشتیمان جێناهێ نیشتیمان بێ باوکەکەم ئەی تۆ بۆچی بەجێ تێشتوم لە سوێرای عەشق و خەمە من بەسر هەرکوت بووین و هەرکوت نەبین لە پێش ئاگر پەرستیدا لە پێش موسڵمانێتیدا لە دیری و لە سەربەستیدا